بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. عزيزانم، سلام ورحمة وبركة خوي قولتان ليبيت لبرنامج شيرينشا لكنالي آسماني بيام لمانجيكو صالحي زور نوراني وباكا بأيوي عز وخوشويز گشتي نوا كصالو قري کۆچی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم بۆ شاری مەدینەی پیرۆز ساڵی 1448 کۆچیتان پیرۆز بێت کە پێش ئەو شمارەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کۆچی کرد لە شاری مەککەوە بۆ مەدینە. پێشەوەی هیجرەت بکات هەوڵی هیجرەتی تریە بۆ حەبەشە کە کۆمەڵە سەحابەی نارد و هەروەها بۆ تائیف کە زۆر خراپ پێشوازیان لە پێغەمبەری خوا کرد صلی الله عليه وسلم. خوای گەورە مەدینەی دیاری کردبوونە تائیف و ئینسانەکانی دیاری کردبوو کە ئەم ئینسان و ئەم مرۆڤانەی کە ئیستیقبالی ئەم پێغەمبەرە و ئەم دەعوە گەورەیەکەن هەبێت زۆر گەورە بن، تەحملی زۆر ناڕەحەتی بکەن. کاوانیش یاریدەدەران بوون و ئەوس و خەزرەج بوون، ئەو سەحابە ئازیز و خۆشەویستانە بوون کە بە دەوری پێغەمبەر صلی الله عليه وسلم کۆبوونەوە و کۆمەکی مهاجرینیان کرد یاخود کۆچبەرانیان کرد. ئازیزانم، ئێمە دەرسوانەی زۆر گرنگ هەیە کە پێویستە بیانزانی لە کۆچی پێغەمبەر صلی الله عليه وسلم. بەس لە تەنها ئەڵقەیەکە تەنها ئاماژە بە چەند خاڵێکی گرنگەکەین کە یەکێک لەو خاڵە زۆر گرنگانە ئەوەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەبی ئەو ژینگەیەکی زۆر داخراوە ئەژیا لە مەککە. ئەو خەڵکانەی کە لە مەککەیە ئەژیان، لە مەدینەیە ئەژیان، لە مەدینەیە سەیرەکەی خەڵکانێک لەسەر گوانی وشترێ 120 دانە ساڵ شەڕیان کردووە لەسەر مەسائلێکی زۆر بچووک. ئەو وەنە تەعەسسوب و دەمارگیریان بەهێز بۆ شەڕیان کردووە، لە یەکتریان کوشتووە، کچیان زیندە بە چاڵە کرد، ئازاری خەڵکیانەیە، تاڵانی خەڵکیانە کرد. لەناو ئەم ژینگەیە قورئان دابەزێ ئەو خەڵکە هێمن ئەکاتەوە. ئینسانەکان وا لێکا کەسێکی وەکو مەعاذی کوڕی جەبەل کە شوان بۆ لە مەککەیە پێغەمبەر سەمێنێرێ بۆ یەمەنە فەرمێ مەعاذ بڕۆ ئەوە یەمەن شاعری تایە، یەمەن حەکیمی تایە، زانایی تایە، حاکمی تایە، دەسەڵاتداری تایە، خەڵکی عاقڵی تایە. بەڵام بە قورئان و بەم ئیسلامەی کە هەڵگری بوون سەحابەکان بوون بە شتێکی تر، لە شوانی دەرچوون بوونە شوانی میلەتان و ئومەتان و ئەو وڵاتە خاتە ژێر دەستی مەعاذی کوڕی جەبەل لە فەرمێ بڕۆ دەی داوە بکە و بانگەواز بکە تا خەڵکی موسڵمان بێ. ئەو ژینگەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم کۆچی بۆ کات ئەچێتە مەدینە ئەگەر بە قورئان و بە ئیسلام و بەو قورساییە گەورەی کە ئیمان دروستێکە لەسەر دڵەکان، بەو شارستانیەتە گرنگەی کە مرۆڤەکانی لەسەر پەروەردە ئەکام ئیسلامە، ئەگەر ئەمە نەبوایە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ژینگەیەکی داخراوی مەککەیە قەبەلی، هۆسپەرست، بتپەرست ئەچێتە مەدینەیەک کە جوولەکە سێ بنەماڵی جیاوازی جوولەکەی بەنی نەظیر و بەنی قوڕەیظە و بەنی قەینوقاعی لێیە. لە کاتێکە مشریکێکی زۆری لە مەدینەیە ماوە، خەڵکی موسڵمانی تایە، بەڵام ئەوس و خەزرەجن، یعنی دوو تائیفەی جیاوازن کە شەڕی ساڵەهای ساڵیان هەیە لە یەکەڵیەکە. خەڵکێک لە مەککەوە هاتوونەتە مەدینە بێ ئەمانەش ڕابێنێ دەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو برایەتیە گەورە دروستەکە لە مەدینەیە. خێرا ئەم نەقڵە گەورەی ئینسانەکان، تەفەکر و بیرکردنەوەی ئینسانەکان، گۆڕانی ئەم مرۆڤانە بۆ جۆرێکتر لە ژیانکردن کە هەڵبکەن لەگەڵ جوولەکەیە، لەگەڵ مشریکە، بە یەکەوە بژین، خاڵی مشتەرەکیان هەبێتی فعلە یەکتر بکەن. هەبێ ئێمەش بەڕاستی ئەو سوودە گەورەیە لە کۆچی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم ببینین، عبوری زۆرێ لەو شتانە بکەین کە بەڕاستی لەسەر شتانێکی زۆر زۆر بەسیط سادە، شتانێکە نەتەوە پەرستی بێت، ڕگەز پەرستی بێت، مەزهەب ناسی بێت، یاخود حیزبایەتی و گروپ سازی بێت، تەسک بینی بێ، هەرچی بێ بێ عبوری ئەمانە بکەین لە ژێر ڕیسالەتە گەورەکەی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم گەورەتر بیر بکەینەوە و گەورەتر بژین. ئەگەر ئێمە ئاوا سەیری سیرە نەکەین کەواتە ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم چه سوودێکی لێ بینین. و کۆچی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چ کۆچێ بە ئێمە کە بۆ ژیانێکی باشتر و بۆ تێگەیشتنێکی بەرزتر و بۆ ئیمانداریەکی بەهێزتر و بۆ مەقام پەیداکردنێکی گەورەتر لای خۆی تەعالا. فەرموون ئەڵقەیەم جارەمان. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه أجمعين.
سرەتا بە خێراتتانەکەم یاخوا بە خێر بێن سەر و سەرچاو. طبعا کۆچی پێغەمبەر صلی الله تعالی عليه وسلم یەکێکە لە قۆناغەکانی پێغەمبەرایەتی پێغەمبەر صلی الله تعالی عليه وسلم و بابەتێکی گرنگە کۆمەڵێک دەرس و پند و ئامۆژگاری تایە بۆ ئێمە شوێنکەوتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەگەر تەماشا بکەین پێغەمبەری خوا صلی الله تعالی عليه وسلم بەگەیشتنی بۆ مەدینەی پیرۆز پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کۆمەڵێک کاری گرنگی کرد. یەکەمین شت کە پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکەمین ئیش ئەنجامیدا دروستکردنی مزگەوت بوو. دوایی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە دوا ئەوە برایەتی خستە نێوان خەڵکی مەککە و خەڵکی مەدینە. بەو واتایی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆخوای پەروەردگار لە قورئاندا فەرموویەتی ئینەمە المؤمنون ئیخوە، باوەڕداران هەمووی برای یەکترن. بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە کردەیی برایەتی خستە نێوان موسڵمانانەوە، بەو واتایی کە ئەوەی کە خوا داوای کردووە و ئەوەی خوا ویستوێتی سوبحانەهو وتەعالا لە برایەتیدا، لە کەسایەتیدا، لە بەدەمێکەوە چووندا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە کردەیی لە بینی موسڵمانانە ئەنجامی داوە. بۆیە من پێم وابێ یعنی یەکێک لە کارە گرنگەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو برایەتیە بۆ کە لە بینی ئەهلی مەککە و ئەهلی مەدینەدا دروستی کردووە. بە شێوازێکی تر ئەگەر بڵین لە بینی کۆچکەران و پشتیوانانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کردوێتی. ئێمە لەم سەردەمەی ئێمەدا ئێمە زۆر پێویستیمان بەو برایەتیەیە، زۆر پێویستیمان بەو کاروکردەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەنجامی داوە. ئێمە لەوانەیە ئەگەر تا کەسە و تەماشای ژیانی خۆمان بکەین وەکو مسڵمان، لەوانەیە لە نوێژمان هیچ کەم نەبێ، لە ڕۆژ و گرتنمان کەم نەبێ، لە زەکاتدان و سەدەقە و خێر و حەج و عەمرە ئەوانەمان کەم نەبێ. بەڵام بەڕاستی ئەو برایەتی کە ئیسلام باسی کردووە بەگشتی و ئەو برایەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم برەوی پێداوە و دروستی کردووە لە بینی ئەهلی مەککە و ئەهلی مەدینەدا، بەڕاستی ئێمە پێویستیمان بۆ برایەتیە، پێویستیمان بۆ خۆشەویستیەیە. یعنی ئەوەی کە لە سیرەت و لە ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بازەکرێ، هەتاکو ئەوەی کە پێغەمبەر ئەگەر کەسێکی خەڵکی مەدینەی هێنابێت فەرمانی کردبێ، فەرمووی بێتی تۆ لەگەڵ فڵان کەسەی خەڵکی مەککەدا برای، بەو واتایی هەرچی هەتا ئەبێ لەگەڵی بکەی بە دوو بەشەوە. ئەم سەحابەیە، ئەم کەسە کە خەڵکی مەدینە بووە و پشتیوانیان لە پێغەمبەر و موسڵمانان کردووە، بە هیچ شێوەیەک ئینکاری نەکردووە. ئەگەر لە دڵیشەوە پێیان ناخۆش نەبوو، نەوە ئەوەی کە بە کردەیی دەری بڕن. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەی کە بازەکرێت لە سیرەیەتە ئەفەرمێ هەندێک لە سەحابەکان ئەگەر دوو خێزانیان هەبوو بێت، ئەو سەحابەی کە پێغەمبەر دیاری کردووە ئەم کەسە کە خەڵکی مەدینەیە و هاریکاری ئەو سەحابەیە بکا کە خەڵکی مەککەیە، ئەگەر ئەو ژنی نەبوو بێ ئامادە بووە خێزانەکەی بۆ خۆی بۆ واز لێ بێنێ و تەلاقی با و لە دوای ئەوەی کە عیدەی بەسەر چوو ئەم کەسە مارەی بکات و بیکا بە خێزانی خۆی. یعنی گەیشتۆتە برایەتیان گەیشتۆتە قیمە، یعنی هیچ دەرەجەیەک، هیچ پلە و پایەک لەوە گەورەتر نیە ئینسان واز لە خانەوادە و لە هاوسەری خۆی بێنێ بۆ برا موسڵمانەکەی لەو ڕێگایەوە کە خوا پێغەمبەر پێی ڕازیە صلی الله عليه وسلم. بۆیە بەڕاستی ئێمە لەم سەردەمەی خۆماندا، لەم کاتێک کە ئێمە تایە ئەژین، ئێمە زۆر پێویستیمان بۆ برایەتیە، زۆر پێویستیمان بۆ دڵسۆزیە، زۆر پێویستیمان بۆ خۆشەویستیە. پێغەمبەر صلی الله عليه وسلم کە بە کاتێک باسی خۆشەویستی و برایەتی و کەسایەتیەکە ئەفەرمێ وێنەی موسڵمان وەکو لەگەڵ برا موسڵمانەکەی، لەگەڵ خوشکە موسڵمانەکەی وەکو جەستەیەک وایە. هەر کەسێک لە ئێمە ئەگەر ئازارێک و ناڕەحەتیەکمان لە جەستەیە هەبێ، لە هەر شوێنێکە هەبێ، هەموو جەستەمان پێوەی ئەناڵێنێ، هەموو جەستەمان تام و لەزەت و ناڕەحەتی ئەو ئازارە ئەچێژێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ مسلمان بۆ مسلمان بەو شێوەیە، خوشکی مسلمان بۆ برای مسلمان، برای مسلمان بۆ برای مسلمان، خوشکی مسلمان بۆ خوشکی مسلمان بەو شێوەیە. کەواتە ئێمە ئیسلام فێرمانەکات و ئەو کۆچەی پێغەمبەر صلی الله عليه وسلم فێری ئەوەمانەکات کە ئێمە دڵسۆزی یەک بین، کە ئێمە بەدەم یەکەوە بین، کە ئێمە لە ناڕەحەتیەکانە ئاور لە یەک بینەوە، کە لە کاتی پێویستیەکانە بەدەم یەکەوە بین. یعنی
پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە باسی برسێتیە کە فەرمێ سێ جارە فەرمێ سوێن بێ بەخوا و کەسە ئیمانی تەواو نییە و ئیمانی تەواو نییە ئیمانی تەواو نییە کە بۆ خۆی ڕۆژەکاتەوە بە تێری و دراوسەکەی برسێتی کەواتە ئەمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن بە کردەیی لە کۆچدا کە کۆچی فەرمۆ و کۆچی کردووە بۆ مەدینە بە کردەیی ئەو خۆشەویستەی خستۆتە بینی نێوان خەڵکی مەکە و نێوان خەڵکی مەدینەوە بە هەمان شێوە بە معنەویش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هانی ئێمەی داوە کە ئێمە بەدەم یەکەوە بین لە ناڕەحەتیەکانە لە بکاتی بەڵاو موسیبەتەکانە یعنی تۆ لە کاتی خۆشیەکانە لەوانەیە زۆر پێویستی بە خەڵک نەبێ بەڵام لە کاتی ناڕەحەتیەکان ئەگەر ناڕەحەتیەک ئەگەر بەڵاو موسیبەتێک لێ بەسەر دێ ئەگەر کۆمەڵی خزم کۆمەڵی خۆشەویست کۆمەڵێک برا کۆمەڵی مسلمان بە چۆردەورتەوە نەبێ لەوانەیە خۆ بۆ بەڵاو موسیبەتە نەگری لەوانەیە تووشی ناڕەحەتی بی تووشی جەڵدە ببی بە ئیستیلاح و زاراوەی ئێستا بەڵام کاتێک کە مسلمانان لێو کۆبنەوە و لە خوشک و براکانت لە خزم و کەس و کارەکەت دڵنواییت دەکەن ئامۆژگاریت دەکەن ئاەتێک حەدیثێک فەرمودەیەکی پێغەمبەر هەڵسوکەوتێکی پێغەمبەرە لە بینێنەوە صلی الله عليه وسلم سوکنایی و بۆ دێ دڵنوایی و بۆ دێ بۆیە بەڕاستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فێری ئێمە ئەکات کە ئێمە دڵسۆزی یەک بین قوربانگیان ئەم ڕووداوەی کە ڕوویاوە چەندێک سەری کوردی بەرز کردو وەڵا بەتەشید سەری میلەتی کوردی هەموو بەرز کردەوە من دەستخۆشی لە خەڵکی هەڵەبجە و خورماڵەکەم ئیشێکی جوانیان کرد هاوکارێکی جوانیان بەو ماڵە پێشکەش کرد توانیان سۆز و عەتفی میلەتی کورد بگەنە خەڵکی جنوب و ئەم بانێ من ئاگاشم لێ بوو کەناڵەکانی جنوب هەر هەمیان باسییان دەستخۆشییان لە خەڵکی هەڵەبجە و منتیقەی هەورامانە کرد زۆریان ئەیانود ئێمە بە شیمیایی مان کرد بە سەریانە بەڵام ئەوان بە گوڵ جوابیان ناینەوە من دەستخۆشیش لە پارێزگاری هەڵەبجەکە بووە ئەو سافەی کە لەوێ بە هەموو دایرەکانەوە هەڵوێستێکی جوانیان هەبوو بەرامبەر بۆ مناڵە بەرامبەر بە کەسوکاری ئەو مناڵە ئەمە سەربەرزیە سەرکەوتنە بۆ میلەتی کورد کە میلەتێکی ئاشتی خواز و میلەتێکی مرۆڤ دۆستە هیوای سەرکەوتن بۆ خەڵکی هەڵەبجە خوازم هیوادارم کە جارێکی کە کارەساتێکی وا لەو مەنتیقەیە ڕوونەداتەوە و ئەگەر خوا نەخواسە شتێکی واشە بوو هەمان هەڵوێستی جوامێرانەی خەڵکی مەنتیقەکە زۆر جوان بوو و هیوادارم دایما بە شێوەیەکی مرۆڤدۆستانە ئینسانانە ڕوو لە هەموو ئەو کارەساتانە خۆشانانە بکەن کە لە ناوچەکەمانە ڕوئەیە بۆ ئەوەی ئێمە بۆ خەڵکی بسەلمێنین کە ئێمە خەڵکێکی مرۆڤ دۆستین خەڵکمان خۆشەوێ ئێمە دژی هیچ کەسێک نین ئێمە لە خزمەتی هەموو میلەتین بە تایبەتی ئەوانەی کە ڕێگای ئیسلامیان گرتووە جنابتان ئێمە لە ساڵی کۆچیین کۆچی پێغەمبەری خوا صلی الله بۆ مەدینە ئێمە کۆچمان زۆر بینیەوە وەکو میلەتی خۆمان ینی ئایا ئێمەش هەر بە هەمان پێشوازی کراوین کاتێکە میلەتەکەمان کە لی قەوما بە تایبەتی لە ساڵی نەوەیە کاچوینە ئێران کوردستانی ئێران یا بەشێکی چوە تورکیا بەم لاولا ڕۆشتین ئەو ساڵە تۆ چیت بینی لە خەڵکی خێرخواز و خەڵکی مرۆڤ دۆستی کوردی خۆمان کە بەڕاستی بەدەم ئێمە وەڵی بەڕاستی لە هەموو شوێنەکە چاک و خراپ هەیە خەڵکێک هەیە مرۆڤ دۆستە وەکو باسم کرد بە دەنگمانەوە هاتن هاوکاریان کردین پشتیوانیان کردین خۆراکیان بۆ هێنان پۆشاکیان بۆ هێنین ساڵینەوە یەک بەڵام خەڵکێکی شە بوو پێی خۆش بوو چونچێ ئەوانەی کە پێیان خۆشتە دایمە دوورن لە عەتف و سۆزی ئیسلامەوە تێگەی لەبەرەوە من سوپاسی ئەوان ناکەم کە لە هەر شوێنێک بێت لە یارمەتی ئێمە بەنیا خەڵکێکیکە بەڕاستی ئەوانە خەڵکێکی مرۆڤ دۆستن خەڵکێکن ڕێزی ژیراون لای خۆی گەورە بەنای خۆی گەورە درود و سڵاوە لەسەر گیانی پاکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڕاستی کۆچی پێغەمبەری خوا خۆشەویستمان محەممەد مستەفا صلی الله عليه وسلم کۆچێکی سادە نەبوو یعنی ئەوەی کە سیر بکرێ وەکو خەڵکانێکی سادە لە شارێ بۆ شایەتی کۆچ ئەکەن بەڵکو کۆچی ئەم پڕ بوو لە پندوانە هەرچەندە ژیانی خۆشەویستمان پێغەمبەری خوا صلی خۆی بۆ خۆی هەر لەو ماوەی 23 ساڵە دانای تەشریع بوو یعنی بووە بەرنامە بۆ خۆی مرۆڤایەتی جا بەڕاستی هەموو مرۆڤەکان جایەتی بە موسڵمان و کافر شد چکە دەستوری دانا حتا بێ بڕواکانی سوودیان لێبینی
ئەم کۆچە هەر بە کورتی ئەگەر ئێمە چەند خاڵێکی بە کورتی لێ باز بکەین دەربارەی پندوانە چونکە ژیانی ئەو خۆمی بۆ خۆی وەکو باسمان کردۆ مەدرسێ قوتابخانەیە بۆ ئێمە ئەگەر بەو مەدرسەی ئەو خۆشەویستا بڕۆین سوود ئەبینین لە ژیان و ئەگەر پێچەوانەی مەدرسەکەشی بڕین بەڕاستی بێسوود ئەبین لە ژیان ڕاستە ئەژین بەڵام ژیانێکی بێڕۆح یەکێک لەو پندوانە ئەوەیە کە فێرمانەکان لە هیجرەتە تەوەکول لە پشت بەسن بەخوای گەورە ئەمە کە زۆر گرنگە هەر کارێک کە ئینسان ئێکە ئەگەر پشت بە خودای گەورە ببەسێت تیا سەرکەوتوو ئەبێ ئەم یەکەم ئیشێکە کردی ئەوە بوو کە پشتی بەخوای گەورە بەست تەوەکولی بەخوای گەورە بەست چونکە خودای گەورە پشتیوانی بوو ئەمیش پشتی پێبەست نمونەمان ئەو ئاەتی خوای گەورەی کە خوا لە قورئانە باسیەکە کاتێکە لەگەڵ هاوڵە بەڕێزەکەی ڕۆحمان بە فیدای بێ لەگەڵ ئیمامی ئەو بەکرا ئەچنە ئەشکەوتی غار کاتێکە ئەفەرمی ئەی پێغەمبەر ئەگەر تۆزێک سەیری خوار قاچی خۆمان بکەین ئەوان سەیری قاچ خۆیان بکەن ئێمە ئەبینن یعنی ئەما ئەزان کە لێرە ئەش پێ ئەفەرمێ گومانە چی ئەی ئەبوو بەکر بە دوان کەسێ هەمیان خوای گەورە بێ ئەم تەوەکول و پشت بەسن بە خودای گەورە لە ئەوەی کە تۆ خودات لەگەڵایە إن الله معنا لا تحزن إن الله معنا أما درز و پندوانەیەک بۆ فێری ئومەتەکەی کرد کە ئێمە لە ئیشا پشت بەخوای گەورە بەسین ماوەسا خاڵی دووهەم لە پندوانەکان ئەوەیە کە پشتی بەخوای گەورە بەس واسی لە ئەخذی ئەسبابیش نهێناوە یعنی ئەمەی فراهم نەکردووە لەوەی کە ڕاستە کەسێکی پشت بەخوا بەسێت و لە ماڵەدا بنیشێ ئەم کاتێک کە پشتی بەخوا بەست و خوای گەورە یارمەتی داوە ئەخذی ئەسبابیشی کردووە هۆکارەکانی گرتوتە بەر بە نمونە یەکێک لەوانە کە زۆر جار بیسرا و خوێندراوەتەوە کە پێغەمبەر صلی الله علیه و ئیمانی بەکری هێناوە وەکوی کە حشتری بۆ ئامادە بکاوە یعنی ڕێگەی سەفەرەکەی ئەسبابەکانی کە چۆن ئەگوازرێتەوە حتا هاتوون لەم سەفەرە ئیسفادەیان کردووە لە کەسی بێبڕوا کە عەبدوڵای کوڕی ئوڕەیقیت بووە با بێ لەگەڵ ڕێگەیان پێپشان بدە ئەمە ئەخذی ئەسبابە ئینسانی موسڵمان ئەتوانێت بۆ بەدەستهێنانی مەرامەکانی ئیسلام ئەتوانێت بێبڕوا بەکار بهێنێ و هەر لەو خاڵی دووهەما کە گرتنەبەری هۆکارە ئەسمای کچی ئیمای وەکریان هێناوە کە خواردنیان بۆ بهێنێ یعنی ئەم وانەی دووەمە پێمان ئەڵێ ئینسانی موسڵمان چەندە بڕوادار بێ ئەگەر سیفەتی کە هەرچەند ناگات سیفەتی متەقی بێت یعنی ئەوەندە بەرز بێت بگاتە و ئاستی حتا بڵین پێغەمبەرانیش بێ عەلەیهیمۇ الصەلاة وەسەلام پێویستی بەوەیە کە ئەسباب بگرێتە بەر ئەم جا سەرکەوتووە بێ لە کارەکە یعنی خاڵی دووەم وانەی هیجرەت ئەوەیە کە ئێمە ئەسباب بگرینە بەر کە بتوانین خاڵی سێهەم لە وانە و پندەکانی هیجرەت ئەوەیە بەڕاستی فێری کردین کە ئەوەی تۆ ئەگە بتوانین ئەگەر موسڵمانێکی چاک بیت پێویست بە قوربانیدانە جا قوربانیدانەکە هەندێک جار بەجێهێشتنی وڵاتە هەندێک جار مادیە هەندێک جار قوربانیدانی جەستەی خۆتە هەندێک جار ماڵ و مناڵی خۆتە ئەم پێی فەرمووین بە عەمەلی بە کردداری پێی فەرمووین کە هیجرەت پێتان ئەڵێم قوربانی ئەم ئیسلامە قوربانیدانی ئەوێ وەکو خۆی چۆن ئەچێتە سەر شاخەکە و ئەفەرمێت ئەیمە کە تۆ زۆر خۆشەویستی لای من ئەگەر دەریان نەکردمایە دەرنە ئەچووم و لە هەمان کاتیاسی دەکەی ماڵ و مناڵی خۆی بەجێهێش وەتانەکەی بەجێهێش زۆر شتی بەجێهێش ئەمە پێمان ئەڵێ ئەم ئیسلامە ئیسراحەت نییە زۆر جار بەڵکو پێویستی بە قوربانیدان هەیە بە عەمەلی ئینسان باتیان قوربانی بدە خاڵی چوارم لە پندوانەکان ئەم هیجرەتە کە زۆر گرنگە عنی حتا بێبڕواکان ئەبێ بێن سپاسی خوددا بکەن کە محەممەد صلی الله عليه وسلم ئەم هیجرەتەی کردووە بۆ لەبەرەوەی کە لە مەکە و ئەچێتە مەدینە یەکێک لەو ئیشانە یەکێک لە ئیشەکانی کە ئیکا زۆر گرنگە چینایەتی نەهێشت ڕەکس پەرستی نەهێشت بینی شار بۆ شاری نەهێشت زبانی نەهێشت لەبەر ئەوەی کە چووە مەدینە ئەم هەموو ئەدیانەی تیا بوو و ئەم هەموو خەڵکیە کە لە مەکەوە بۆ مەدینە مسافەیەکی زۆری هەیە مامۆستا من زۆر جاوتومە ئێستا لە وڵاتی خۆمانە شارێک بۆ شارێک یەک سەعات ڕێگەیە بە سەیارە تەبیعەتیان جیاوازە لەهجیان جیاوازە هەڵسوکەوتیان جیاوازە ئەم تقریبا 500 کیلۆمەتر ئەوەندە دوورە ئەو ڕێگەی مەکە بۆ مەدینە تەبیعەتی ئەم خەڵکە بێ چەند جیاواز بێ مامۆستا کە ئەچێتە ئەوێ ئەم چینایەتە نایاڵێت ئەیان کاتە برا دەڵێ ئەهلی مەکە لەگەڵ ئەهلی مەدینە ئەمانە کە مهاجرینن ئەمانە کە ئەنسارن پشتیوانەکان کە دانیشتی شاری مەدین ئێوە بران هاوکاری یەک بن تەبای یەک بن دەیان کاتە برا و حتا دوو قەوم هەبوو کە زۆر شەڕیان هەبوو لە بینێکتی ئەمانیشی کرۆتە برا ئەمە پێمان ئەفەرمێت ئەم هیجرەتە لە خاڵی چوارەمە چینایەتی نەما ڕەگزپەرستی نەما ئەگەر بە نمونە ئەگەر ئەم کۆتاییە باز بکەین کە ئەو مناڵەی کە
لە مەتێقی خۆشمان کە کەوتە بڵێن ئەو عنی سیر ئەەکەی ئاوی زەڵمەوە خەڵکی ئێرە نەبووە خەڵکی شارێکی تر بووە لە محافەزەی هەڵەبجا سیر ئەەکەی ئەو هەموو خەڵکە بەبێەوەی کە بڵێن کاکە خۆمە کورد نییە خۆمە زبانێکی تری هەیە خۆ خەڵکی ئێرە نییە خەڵکی شارێکی ترە دیتە هیجرەتیان خوێندۆتەوە ئەم میلەتەی ئێمە هیجرەت بۆتە پندوانە بۆیان چینایەتی نەما لەلایەنە نەخێر ئەمە مادەم مرۆڤ و مسلمانە ئێمە محەممەد سەڵ وا فێری کردوین نابێت چینایەتی بخوێنینەوە دەبێت ئێمە لەگەڵیان نابین خزمەتیان بکەین هاوکاریان بین چونکە ناڕەحەتی بەسەرا هاتووە دەبێت ناڕەحەتەکەی لەسەر لابەرین بەڕاستی زۆرن لە پندوانەکان کە هیجرەت فێرمان ئەکا کە ئێمە بەم شێوازە بین چکەوەکو باسمان کرد بگەڕن بۆ سەرەتا هیجرەت قوتابخانەیە مەدرسەیەکی گرنگە ئینسان ئەگەر تایە بەو قوتابخانەیە بڕوە ئینشاءڵڵا سەرکەوتووە بێ خوای گەورە یارمەتیمان بدات ئەگەر ئەو هیجرەتەش نەماوە بتوانین لەم دنیادا واز لە قسەی خراپ و ئەو هیجرەتانی تر بهێنین کە باسەکە ئەفەرمی ئەوەیە کە ئینسان واز بێنێ لە حرامەکان بۆ ئەوی کە ئەو هیجرەتە بکات و بە خزمەتی پێغەمبەری خوا بکە صلی الله علیه وسلم خوای گەورە بمانگە خاتە بەهەشت و بەدیداری ئەو خۆشەویستەمان شاد بکات پشت بە خودای گەورە لەم سەرەتای سەری ساڵی کۆچیە کە ڕووداوێکی ناخۆش ڕوویە کاویش مردنی مناڵێکی خەڵکی کەربەلا و مردنی مناڵێکی عەرەب بوو کە لە ئاوی زەڵما خنکا بەڕاستی ئەو ڕووداوە شتێکی زۆر جوانی پێشکەش بە ئێمە کرد هەرچەند زۆر دڵتەزێن بوو خەڵکی کوردستان هەمووی خەڵکێکی مرۆڤ دۆست و خۆشەویست و موسڵمان بەدەمەوە بوو لە گەڵ خەڵکی لێ قەوما و بە تایبەتیش بۆ غەریبە حەل لە دهۆک و لە بادینانەوە بیگرە هەتا خانەقین بەڕاستی لە هەر پارچە ئەرزێکیە کەسێک لی بقەومێ خەڵکی کوردستان زۆر بە جوانیەچن بە پێشوازیەوە کە ئەمە سیفەتێکی زۆر گەورە و ناوازەی ئەم میلەتە جوانەی خۆمانە کە بەڕاستی دڵمان زۆر پێخۆشە بێت زۆر زیاتر لەو سەرۆت و سامانانەی کە لە ژێرزەوی کوردستانە هەیە ئەبێت دڵمان بەم ئەخلاقە بەرزانەی کوردەواری خۆمان خۆش بێت کە لە باوباپیرانمانەوە بۆ من ماوەتەوە ئەم ڕەوشتە بەرزانە هی ئەوانە گەیشتۆ بە ئێمە کە ئەوانیش لە دین و لە ئیمان و لە ئیسلامەتیە کە بەڕاستی لەسەری پەروەردە بوون دروست بوون لەسەری چەند جوان بوو خەڵکی هەورامان و هەڵەبجە و سلێمانی و هەموو شارەکانی کوردستان و حکوومەتی هەرێمەوە دەستگا حکومیەکانی ئەو ناوچەیە بەڕاستی چەند جوان بوو پێشوازێکی ئەوەنە جوان لە تەرمی مناڵێک باوکێکە بە تەنها یەکێک لەو شتانی کە زۆر غەریب بوو بەلای منەوە بەڕاستیەوە بکە باوکێک بە تەنها بینرا ئین تەنانەت کە سوکارەکەی خۆشی زۆر لەگەڵا نەبوون بەڵام هەموو ئاهلی کوردستان بوو بە کە سوکاری بوو بۆ ئەم مناڵە بۆ ئەم دایک و باوکەی کە جەرگیان سوتاوە لەگەڵ خۆیانە ئەو پێشوازیە گەرمە خۆڕسکەی کە کەس پاڵنەری نەبوو هیچ جیهەت و لایەنێک پاڵنەری ئەم حاڵەتە نەبوو حاڵەتەکە دروستکە بەڵکو زۆر خۆڕسکانە و زۆر موسڵمانانە و زۆر مخلیسانە و زۆر خاکیانە بەڕێوەچوو بۆیە زۆر جوان بوو بۆیە لە دڵی هەموو ئینسانێکی کورد و خەڵکی ئەم کوردستانەیە زۆر شیرین بوو ئەوەش بوو تەئسیری کردووە و کاریگەری هەبوو لەسەر خەڵکی عەرەب بە تایبەتی باشووری عێراقکە بەسرە و نەجەف و ئەو شارانەی کە ئەم کە سوکاری ئەم جەنازەیەن یاخود ئەم مناڵەن بەڕاستی ئەوانیش زۆر سپاسگوزاریان بۆ ئاهلی کوردستان دەربڕی ئەکرێ حاڵەتێکی کۆمەڵایەتی ئاوا جوان بێتە پاڵنەرێکی زۆر گەورەی سیاسیش بۆ سیاست و بۆ حاڵەتە سیاسیەکەی کوردستان کە بەرەو پێشبردنێکی باشتر و دەست نەرمکردنێکی چاکتر لە عێراقا ببینین کاتێک کە میلەتەکەمان ئاوا زیندووە ئاوا بەدەم خەڵکەوەیە ئاوا چاکە خوازە لەگەڵ کەسێکە لەگەڵ کەسانێکە کە بەڕاستی نایەنناسن بەس لەبەر خاتری خوا و لەبەر ئینسانیەت و لەبەر دڵسۆزی و لەبەر ئەخلاق بەرزیە کە لە کووردا لەسەری پەروەردەبوون لە میلەتەکەیە لەسەری پەروەردەبوون ئاوا بە جوانی پێشوازیان لێ کرد ئەکرێ بڵێن ئەمە نمونەی ئەو جوانیش بوو کە میلەتەکەمان ئەوەیان بینیوە کە لە خەڵکی باشووری عێراق بە تایبەتی لە سەماوە لە نوگرە سەلمان کە چۆن تاقانەکەی ئەنفالیان پاراست کە تەیمور بوو چەند قوربانیان نا تاوەکو ئەم گەنجە ئەم مناڵە بپارێزن چۆن مناڵێکیان بە زینوەتی بۆ ئەهلی کوردستان پاراست تا ببێتە شاهیدی ئەنفال ئێمەش سەرچاوەی زەڵم و زەڵمیەکان و خەڵکی هەورامان و هەڵەبجە و سەی سادەق و سلێمانی و هەموو کوردستان بەڕاستی ئەو ئاوەیان ڕاگرت کە چنێکە ئەو ئاوە ئەڕوات تاوەکو تەرمی مناڵێکی تیا بدۆزنەوە و پێشکەش بە کەسوکاری بکەن و ئەو پێشوازێک گەرمەش بکەن لەو خەڵکە و لەو دڵگەرمانە و لەو کۆسکەوتوانەی کەوا هاتن بۆ سەیران بەڵام بە شیوەن گەڕانەوە.
کۆچ وانەگەلێکی زۆر گەورەی تایە. لەوانەکانی کۆچ هەڵگرتنی گیانی بەرپرسیارەتی بووە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ڕێگەی ئیمامی عەلیەوە پەیامەکەی گەیان بۆی ئەمانەتەکان بگەڕێنێتەوە و تەمویهی مشریکینیش بکا بۆی کە ئەم ڕزگاری ببێ. کۆچ برایەتی لێ بەرهەم هات، کۆچ تەبایی لێ بەرهەم هات، کۆچ سەحابەی گەیاندە ئەو ئاستەی کە بفەرمێ وەیؤثیرونە عەلە ئەنفوسیهم وەلەو کانە بیهم خەساسە، بگاتە ئەو ئاستەی کە سەحابەیەک نانەکەی خۆی ببەخشێ بە برا مهاجیرەکەی کەسێکی ئەنسار. کۆمەڵێک پندوان و ئامۆژگاری زۆر زۆری لێ بەرهەم هاتووە. لە ئەنجامی ئەوەی کە میلەتی کورد کۆچ و کۆژڕەوی کۆچبەری زۆری بەسەر هاتووە. ماڵی وا هەیە لە کوردستان سوێنەخوا ئەڵێ حەوجار ماڵم سوتاوە، بە تایبەت دەبەری هەڵەبجە، هەورامان، خوڕماڵ، ئەو ناوچانەکە پەیوەندێکی کۆمەڵایەتی زۆر تۆکمە و بەهێز و پەیوەستبوونێکی زۆر بە ئاینی پیرۆزی ئیسلام و مزگەوتەوە هەیە لەو دەبەرە، ئەمە ئینکاری ناکرێ. دەرەنجامی ئەوەیە کە ئەو خەڵکە خۆی لە ڕاستیەکە لی قەوماوە لە ڕابردووە. مایەی خۆشحاڵیە کە ئێمە لە جنوبی عێراقەوە باشووری عێراقەوە کیمیایی هاتبوو هەڵەبجە، بەڵام لێرە بەو سیما جوانە برایانی هەورامان و هەڵەبجە ئەو پەیامە جوانە ئەنێرنەوە بۆ ڕۆقیەخانی 11 ساڵانە کە بەداخەوە دوای ئەوەی کە خنکێ لە ئاوی سەرچاوی زەڵما 11 ڕۆژ ئەگەڕێن بە دوایە، دوای 11 ڕۆژ ئەدۆزرێتەوە. ئەمە من پێم وایە ئەو ئەخلاقە خۆڕسکە کە تەنها لە بەرخوای پەروەردگارە دەنگدانەوەیەکی زۆر جوان و سیمایەکی زۆر کاریگەری هەیە. جاری وا هەیە تەنها یەک هەڵوێستێک ئەبێتە هۆکاری ئاشتەوایی کۆمەڵایەتی، یەک هەڵوێستێکی جوان ئەبێتە هۆی تەبایی لە نێو وڵاتێکە. جاری وا هەیە یەک سرودێکە شۆڕشێک بەرپاەکە. من ئومێدم وایە کە سرودی ڕۆقیەخان و بەڕێکردنی و دۆزینەوەی و کفنکردنی پاشان بەلێ شاو ئەم هەموو خەڵکەکە ئیباتۆ بەرەو کەربەلا، ئەمە پەیامێک بێ بۆ ئەوی کە ئەم میلەتە بەخۆیان بچێتەوە، کە سیاسەکان بەخۆیان نەبچنەوە، کە حەقد و بوغز و قینەکان وەلا بنێن. ئەو شتانەی کە ئێمە یەکەخا جوانی و پاکیە، بۆیە هەر شتێک مەبەستی پێی خوا بێ بەرهەمێکی زۆری ئەبێ. خوای پەروەردگار لە دەرەنجامی کۆچ و لە غەزوەی بەدرا کە ئاەتێکی دابەزان یا ئەیوهە النەبی قل لمن في أيديكم من الأسرى، دوایە فەرمێت إن يعلم الله في قلوبكم خيرا يؤتكم خيرا. ئەوە یاسایە خوای پەروەردگار بزانێ کە خێر لە دڵەکانتانایە، خوای پەروەردگار خێرتان بۆنێ و خێرتان تووشەکە. ئەتوانم بڵێم ئەمە ئەو خێریەکە لە دڵ و دەرونی ئەم میلەتە هەیە، بۆیە خوای گەورە هەمیشە خێری تووشەکە. ئەخر ئەو کەسی کە پەیامەکەی ناردووە خوای تەعالایە، ئەخر ئەو پەیامەی کە هاتووە وحیە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەخر رسول الله عليه الصلاة والسلام خادمی مەبدەء بووە، هیچ کاتێ حەزی نەفسی خۆی نەویستووە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تیجارەتی نەکردووە بە قەزیەی ئومەتەکەی خۆیەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێشبڕکێی نەکردووە بۆی لە پێچی مەجلیسا بێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە هەناوی هەموو حاڵەتێکی سلبی بەرهەمێکی ئیجابی بەدەستهێناوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مامەڵەیەکی دۆستانە و خۆشویستانە و ڕەبانیانەی کردووە لەگەڵ بەرامبەرە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە کەسێک ئازارەیە بە سیواکێک ئەیا بەسکی یەکێک لە هاوڵان ئەڵێ یا ڕەسوڵ الله تۆ ئازارە پێگەیاندم، بەڵام لە دوایە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کو ئەو سەحابە بەبێ تۆڵم لێ بکات تۆڵێخە تۆ سکە ڕوود بوو، پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سکی بۆ ڕووتەکە. سەحابەکان ئەمەیان بینیوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم گیانبازیەکە، گیانفیداییەکە لە پێناوی پەیامەکەی خۆیە. هەر کاتێ سەرکردە ڕازگۆ بوو لەگەڵ پەیامەکەیە، ئەو خەڵکا بێتە سەربازێکی ون و بەدوایە گیانی خۆی خاتە سەر لەپی دەستی. ئەخر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەرچی کە لە دنیاە خۆشەویست بووە بەخشیوێتی بە هاوڵان و بە دەوروبەر، نەک هەر بۆ هاوڵان بەڵکو بۆ ناحەزەکانیشی خێر و بەرەکەت و خۆشی و ڕەحمەت و سۆز بووە کاتێککە هەڵەیەکیان کردو بەرامبەری. ئاخر چه سەرکردەیەک هەیە بێ ئەو کەسەی خزمەت گوزارە لەگەڵ لێ ڕازی بێ، بەڵام ئەنەسە فەرمێ 10 ساڵ لە خزمەتیا بووم، نە قسەیەکی پێوتم، نە ڕووی لێگەشت کردم، نە کارێکم کرد بڵێ بۆ کرد، نە نەم کرد بڵێ بۆ نەوە کرد. ئەوە پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم کە پەیامەکەی هێناوە. بۆیە ئەوە ئەم بەرهەمە گەورەی لێ دەست ئەکەوێکە تەحملی معاناتیان کرد. مەکە زۆر سەخت بوو، زۆر قورس بوو، زۆر ناڕەحەت بوو. ئاخر ئومەیە چیە کرد بە بیلال؟ ئاخر ئەبوو جەهل
چی ئەکرد بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاخر سەرانی قوڕیش چۆن ئیهانەی هەموو یەکیەکی سەحابەکانیانە کرد بەڵام ئەم پەیامی هیجرەتە پێمانەڵێ ئەگەر ئینسان سەبر بگرێ ئەگەر لەسەر ئیبتیلاکان بە ئارام بن ئەوەی یقینن لە ئایندەیە گەورەیتان دەسەکەوێ لە نێو هەناوی تاریکیەوە خۆری ڕووناک و سەرکەوتنەکان بەدەستێنرێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەم ڕۆحیەتەوە ڕۆشتە نێو مەدینە بۆیە بە یەک گوشە کێشەی نێوان ئەس و خەزرەجی چارەسەرە کرد بە یەک گوشە لە مودەیەکی زۆر کەمە پەیماننامە و سەحیفەی مەدینە ئەنووسێتەوە ڕاستە و خۆ مزگەوتەکە بۆ دروستەکات و دایامەزرێنێ ئەگەر سەحابەیە بەردێکی هەڵەگرت ئەم دوو بەردی هەڵەگرت ئەگەر سەحابەیەک جارێکیان وتی و کۆڵی تۆ با من هەڵیگرم یا ڕەسوڵ الله وتی نە خۆم هەڵیەگرم لە کاتێک کە ئەڕۆن بۆ غەزوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ دوو کەسێکیان ئیمامی عەلیە بە نۆرا بێ سواری وشترەکە بن یا سواری وڵاغکە بن وتی یا ڕەسوڵ الله تۆ سواری وڵاغکە بێ ئێمە سوار نابین وتی نا من لە ئێوە بێهێزتر نیم لە ئێوەش بێنیازتر نیم لە ئەجر و پاداشتی خوایی بۆیە شتەکە گەڕێتەوە بۆ قودوە ئەگەڕێتەوە بۆ سەرکردە چەندە سەرکردە خەمخۆر بێ چەندە لێبوردە بێ چەندە بتوێتەوە چەندە بسووتێ بۆ مەبدەکەی خۆی ئەوەندە سەربازەکان لە خزمەتیا بن و بە قسەیەکە کۆچ ڕووداوێکی ڕاگوزەر نەبوو فەرمانێکی خوایی بوو لە ناوچێت جوگرافیەکی زۆر کەمە بەڵام دەنگدانەوەیکی زۆر گەورە وەکوکە لە بەدرا ڕوویدا بەدر و سەرکەوتن دەرەنجامی کۆچ بوو کۆچ پێمانەڵێ خۆڕاگر بن کۆچ پێمانەڵێ ڕازگۆ بن کۆچ پێمانەڵێ سەرڕاست بن کۆچ پێمان ئەڵێ نیاسپاک بن کۆچ پێمان ئەڵێ ماڵی دنیا بخەنەلاوە لە پێناوی مەبدە کە دەستخستنی ڕەزامەندی خوای پەروەردگارە کۆچ پێمان ئەڵێ خوای پەروەردگار و ئاخیرەت لە پێش هەموو شتێکەوەیە يا قومي إنما الدنيا متاع وإن الدار الآخرة هي القرار أو آمانجك کاکێ منگیان یاخوا ئەو لە شێ ساغ بێ ئەم ئیشەی کە بەدەستەوە ئێسا لە کەیوە تۆ خەریکێ پیش وەڵام مامۆستا پێشەکەی بە خێران دانەکەم دەستخۆشی بەرنامەکەتان لێگەم وەڵام مامۆستا تقریبا 16 ساڵە خەریکێ میشەم لە 2009 ئیتر لەو کاتەوە خەریکێ میشەم سپاسبخوای گەورە وەرەشە ساغ بێ ئینشاءالله لەسەر کۆچی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ شاری مەدینە چیت هەیە وەڵایی ئەو کۆچەکە پێ چۆن ناو مەدینەوە ئیتر دروستکردی مزگەوت و برایەتی بوو لە بینی ئەوس و خەزرەجە بۆ موسڵمانان چەند جەنابەت پێت خۆشە کە ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم گوێی لێ بگری بیبیستی ئیسپادە لە ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کردووە شوێن ئەو دینی ئیسلام و شوێن سونەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم کەویت بە حیاتی گومڕا نابێت یعنی دینێکی ئەوەندە شیرین و خۆشە یعنی بۆ ڕۆژانە بەکاری بێنی ئینسان قەت گومڕا نابێت قورئان و سونەت شوێنی ئەم دوانە بکەوێت ئێمە بەڕاستی لە قسەکردندا لە گفتاردا هیچمان لەوە کەم نیە هەر کە سەر مسلمانێک بێنە و باسی برایەتی و خوشکایەتی و دڵسۆزی لێپرسە هەمومان ئەڵێن دڵسۆزیەکین هەموو ئەڵێن براییەکین بەڵام ئایا بەکردەیی چۆن بەدەمیەکەوەی ئایا کاتێک کە کەسێک پێویستی بە نەسیحەتێکی منە بە نەسیحەتێکی بەڕێستە بە مەشوەرەتێکە لەگەڵ بەڕێستە ئایا دڵسۆزانە ئێمە نەسیحەتیەکەین دڵسۆزانە ئێمە ڕاوێژی بۆ ئەەکەین و ڕاوێژی لەگەڵا ئەەکەین دڵسۆزانە ڕێنمونی ئەەکەین خۆی ئێمە پێویستیمان بەشتی کردەیە بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاەتەکانی قورئان باسی دڵسۆزی و باسی برایەتیەکەن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە زۆرێک لە فەرمودەکانە باسی دڵسۆزی و برایەتی و خۆشەویستی ئەکا باسی ئەوە ئەکا کە مسلمان برای مسلمانە زوڵمی لێ ناکە ستەمی لێ ناکە تەسلیمی ناحەزەکانی ناکە بەڵام ئایا ئێمە بەکردەیی ئەوەمان کردووە خۆ جاری وا هەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە لەگەڵ مسلمانێکە هەتا باسی ژیانی پێغەمبەرەکرێ پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەگەر کەسێک لە سەحابەکان شتێکی پێغەمبەری پێ جوان بوو بێ پێ خۆش بوو بێ حەزی لێ بوو بێ داوای کردو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم داوێتێ ئێمە ئەو دڵسۆزی هەیە لە بینی ئێمەدا کە ئێمە هەمومان خۆمان بە شوێن کەوتەی ئەو پێغەمبەرە ئازانین صلی الله علیه وسلم بۆیە لەم ڕۆژە پیرۆزەدا کە یادی کۆچی پێغەمبەرە صلی الله تعالی علیه وسلم کە ئێمە ئەچینە ساڵی 1448 کۆچیەوە واتە 1448 ساڵ پێش ئێستا پێغەمبەری خوا لە مەککەوە لەگەڵ کۆمەڵێک لە سەحابەکان کۆچیان کرد بۆ مەدینە
و دەوڵەتی ئیسلامی بە سەرۆکایەتی پێغەمبەر لە مەدینەدا دامەزرا و لە مەدینەوە ئاینی پیرۆزی ئیسلام پەخش بوو بڵاو بۆ بەسەر زەویدا. بۆیە یەکێک لەو خاڵە گرنگانەی کە یعنی پشتیوانی کرد لە پێغەمبەر و لە ئاینی پیرۆزی ئیسلام و لە بڵاوبوونەوەی ئاینی پیرۆزی ئیسلام بەڕاستی دڵسۆزی مسلمانان بوون بۆ یەکتر، دڵسۆزی مسلمانان بوون، سەحابەکانی پێغەمبەر بوون لە پشتیوانی پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئەو برایەتی و ئەو کەسایەتی کە ئاینی پیرۆزی ئیسلام باسی کردو ڕێنمونی کردوین بەڕاستی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ سەحابەکانیە و سەحابەکان لەگەڵ پێغەمبەرە و سەحابەکان لەگەڵ سەحابەکانە بەکردەیی ئەم دڵسۆزیان کردووە، بەکردەیی ئەم برایەتیان کردووە، بەکردەیی ئەم خۆشەویستیان کردووە. ئێمە بە یەکەگەین ئەڵین یەکترمان خۆشەوێ، ڕێز و حورمەتمان بۆ یەکتر هەیە، بەڵام کە پشتمان لە یەکتر زەمی یەکەکەین، غەیبەتی یەکەین. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەحابەکانی پێغەمبەر بەو شێوەیە نەبوون. بۆیە بەڕاستی ئەم کۆچە ئەوە بیری ئێمە ئەخاتەوە، ئەوە فێری ئێمە ئەخکات بەڕاستی دڵسۆزی یەک بین، برای یەک بین، خۆشەویستی یەک بین. ئیسلام ئەوەمان فێرەکات لە هەر شوێنێک ئێمە پێویستیمان بە یەکتر بوو بەڕاستی بەدەم یەکەوە بین. ئێستا ئەو ڕووداوەی کە لە ئەحمەد ئاوا ڕووی داوە و ئەو مناڵە خنکاوە لەو ئاوەدا، زۆرێک لە خەڵکی کوردستان لەگەڵ ئەو کەسانە لەگەڵ ئەو عایلەیەدا کە خەڵکی کەربەلان بەڕاستی چەند ڕۆژێک پێوەی مەشغوڵ بوون، 9 ڕۆژ زیاترە بە دو ئەو مناڵە ئەگەڕێن. خەڵکی پارێزگای هەڵەبجە بەگشتی و بە تایبەت ئەو منتیقەی ئەحمەداوە و خورماڵ و ئەوانە. بەڕاستی ئەمە ئیسلامە فێرمانەکە کە ئێمە ئاوا بەدەمیەکەوە بین، ئیسلامە هانی ئەوەمانەدا کە دڵسۆز بین بەدەمیەکەوە. ئەم ئایلێ ئەگەر مناڵەکەیان ئاو بردوێتی، ئەگەر کەس ئاوڕی لێ نایە و کەس بەدەمیەوە نەچوە لەوانەیە ئەوان هەل لە خەفەتی مناڵەکەیان بەڕاستی خەفەتەکەیان ئەبوو بە دوو خەفەت. بۆ جارێک مناڵێکیان ئاو بردوێتی و مردووە ئەوەتەوە جاری دووەمیانەوەی کە جەنازەکەیان نەدۆزیوەوە. بۆ ئێستا کە جەنازەکەیان دۆزیوەتەوە بە پشتیوانی خەڵکی کوردستان و بە پشتیوانی دام و دەستگا حکومیەکان بەڕاستی ئەتوانین بڵین بەشێک لە دڵنواییان بۆ هاتووە، بۆ لەبەر ئەوەی ئەزانن کەسانێک هەیە کە دڵسۆزیانە. بۆیە مامۆسای بەڕێز من ئەڵێم ئیسلام فێری دڵسۆزیمانەکە، ئیسلام فێری ئەوەمانەکە کە بەدەم یەکەوە بین. کۆچی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئێمە بەڕاستی ئەو خاڵە گەورە لێوەی فێر ببین. هەموو جارێک باسی نوێژەکەین، باسی ڕۆژوو ئەەکەین، باسی سەدەقە و خێر ئەەکەین، باسی قورئان خوێندنەکەین، باسی زیکر و تەهلیلە ئەەکەین. بەڵام کە پێویستیمان بە یەک بوو بەڕاستی ئەبێ بە دڵسۆزانە، چەندە بە دڵسۆزانە نوێژەکەین، چەندە بە دڵسۆزانە ڕۆژوو ئەگرین، چەندە بە دڵسۆزانە قورئانە خوێنین، دوعاکەین. ئەبێ ئەوەندە دڵسۆزی یەکتر بین، ئەوەندە بەخەم یەکەوە بین، ئەوەندە لە مشوری یەکا بین. ئەگەر کەسێک پێویستی بە نەسیحەت و ئامۆژگاریی ئێمە بێ دڵسۆزانە نەسیحەت و ئامۆژگاری بکەین. ئەگەر کەسێک نەخۆشیەکە و پێویستی بە ئێمە بە ئەندازەیەکی کەمیش بێ ئەتوانین هاریکاری ئەم کەسە نەخۆشە بکەین، بێک بەڕاستی هاریکاری بکەین، بۆ لەبەرەوە ئێمە برای یەکین. ئایا برای دایک و باوکیەکەمان، خوشکی دایک و باوکیەکەمان ئەگەر پێویستی بە ئێمە بێ بەشێک لە ماڵەکەمانی بۆ نافرۆشین؟ ئێخۆ ئەگەر دیقەت بگرین لە ژیانی پێغەمبەر و سەحابەکانی پێغەمبەر وازیان لە برا دایک و باوکیەکەیان هێناوە، وازیان لە خوشکە دایک و باوکیەکەیان هێناوە، بەڵام زۆر دڵسۆزانە دڵسۆزی برا و خوشکە دینیەکانیان بوون، ئەوانەی کە خوا و پێغەمبەر صلی الله علیه وسلم کردویانین بە برای یەک. بۆیە ئێمە ئەبێ بەڕاستی لەم کۆچی لەم ساڵیادی کۆچی پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم زۆر ئەو خاڵە تأکید لێ بکەینەوە و زۆر گرنگی پێ بدەین لە ژیانی خۆماندا کە ئێمە زۆر دڵسۆزی یەک بین و بەو شێوازەی کە خوا و پێغەمبەری خوا ئەیوێ صلی الله علیه وسلم برای یەک بین و دڵسۆزی یەک بین و ئامۆژگاری کاری یەک بین. ئومێد دەکەین خوای پەروەردگار سبحانه وتعالى هەمومان لەسەر ڕێباز و سایی پێغەمبەر کۆ بکاتەوە و لەسەر ڕێباز و سایی پێغەمبەر و عەلەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە قیامەتە زیندوومان بکاتەوە و خوای پەروەردگار بەر شەفاعەتی و پێغەمبەرمان خا. وصلى اللهم وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە 3 ساڵ سەردانی ئەو خەڵکەی کرد هاتن بۆ حەج بۆ مەکە بە شێوەی جاهلی و نەفامی، سەردەمی نەفامی. 26 هۆزی بەسەر کردەوە، هۆزی عەرەب، و لە هەر 26یانە قسەی بۆ کردن. تەسەوڕ بکەن ئازیزانم، یەکێک لەو هۆزانە کە سیرەت نووسان کە باسیەکات ئەفەرموون
تەنانەت وتەی ئەو هۆزە و سەرکۆزەکان نەقڵ نەکردو بۆ ئێمە لە سیریا ئەوەنە بە سوکایەتی بەرامبەر بە پێغەمبەری خوا و ئەوەنە جوێنی ناشرینی بەرامبەر بە پێغەمبەری خوا تایە صلی الله عليه وسلم. بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم تەحملی کرد چونکە لە پێناوی خوا لە پێناوی بووە بە پێغەمبەری خوا ئەچێتە لایەکێک لە هۆزەکان لە نزیکی دەوڵەتی ساسانی و فارسا بن ئەڵێن ئێمە ئەتوانین شەڕی عەرەبتان لەگەڵا بکەین بەڵام بەخوا ناتوانین بۆ فارسبتان پارێزین. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قبولی ئەوە ناکا بچێتە ناویان وەلەو کان ئەوان ڕازی بوون پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بچێتە ناویان. هۆزێکی تر ئەڵێن باشە ئەگەر تۆ سەرکەوتی چی بۆ ئێماکەی باسی دەستکەوتی دنیایی یەکەن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمانەشی ناوێت ناچێتە ناو ئەوان سوپاسیانەکە و دەستخۆشیان لێکا. هۆزێکی تر بەرامبەر بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر بێئەدەبانە قسە ئەکەن زۆر خراپ تەنانەت ئەو وشتری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەسەری بوو ینی هانی وشترەکە ئەدەن ڕابکات و تا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بکەوێت ینی شتانێکی زۆر ناخۆش. یەکێک لەو هۆزانە یەکێک پاڵەوانێکیان هەبوو پاڵەوانی عەرەبیان پێوت یان لەو هەموو عەرەبا پاڵەوان بوو وتی وەرە ئەی محەممەد من و تۆ زۆران بازیەکەین من لە قورئان و لە حکمت و لە فەساحەت تێناگەم لە پاڵەوانی تێگەم ئەگەر تۆ منی یا بە عەرزا ئەوە من مسلمانە بم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی بەسەر چاو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چێتە زۆرانبازی لەگەڵم پاڵەوانە عەرەبەیە ناڵێ ئەمە گەنجەکە چۆن من دەشم لەگەڵەوەی قسە ئەکەم نا لە پێناوی ئیسلامە لە پێناوی گەیاندنی قورئانە لە پێناوی ئەم دینەیە هەموو شتێکی کردو پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ سێ دانەجار پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو گەنجە پاڵەوانی عەرەبی یا بە عەرزا کابرای پاڵەوان زۆر پێی سیر بوو چۆنە گونجێت یعنی من بکەوم بە عەرزا لە کاتێکیشا کەچی دوایی هەر موسڵمان نەبوو. یەکێک لەوانە هۆزی دووس بوون کە دووسی یاخود کە ئەفەرمێت توفەیلیان تیا بوو کە طفەیل هات مسلمان بوو هات گوێی لە قورئان گر لە نزیکی کعبەیە پێغەمبەر خوا صلی الله عليه وسلم لە ماڵەوە دانانیشت ئەچوو لە کعبەیە دائانیشت ئەچوو لە کعبەیە ئەمایەوە ناچوو قورش بنێ خەڵک بچن بۆ لای نا ئەوە چوو بۆ لای خەڵک ئەچوو ئەو شوێنەی کە خەڵکی بۆیە تاوەکو داوە و ئیسلامەتی بگەینە بە خەڵک. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قورئانی یا بە گوێی طفەیلە ئەویش قوڕیشەکان پیانوت گوێ نەگری ئەنا ئەتخەڵەتێنێ ئەویشتی من پیاوێکی عاقڵم و لە شیعر زانم و لە ئەدەب زانم و لە حکمەت زانم بۆ گوێ لێ نەگرم کە گوێی لێگرت بە کورتەکەی ئەوەیە کە مسلمانە بێت ئەزانن ئەم پیاوەکە گەڕایەوە بۆ هۆزەکەی خۆی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی بڕۆ هۆزەکەت مسلمان بکە. سێ کەس مسلمان بوو یەکیان باوکی بوو یەکیان خێزانەکەی بوو یەکێکیشیان ئەبوو هورەیرە بوو کە ئەو هەموو فەرمودەی بۆ ئێمە گێڕاوەتەوە هاتەوە دوای ساڵێوەتی یا رەسوڵ الله صلی الله عليه وسلم من زۆر دڵتەنگم بەوەی کە تەنیا سێ کەس مسلمان بوو تۆ منێ نار هۆزەکەم مسلمان بکەم. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ڕۆژە لە ڕۆژان هەموو هۆزەکەت مسلمانە بن و تەسلیمە بن بە ئیسلام. ئەو بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە چووە مەدینە لە شاری مەدینە چەند ساڵێکی زۆر تێپەڕی بوو بەسەر کۆچی پێغەمبەر صلی الله عليه وسلم بینیان کە ژمارەیەکی زۆر بە هەزار خەڵک بەڕێوەیە بەرەو مەدینە تەپ و تۆزیان بە ئاسمانە بەرزەبێتەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەوە هۆزی دووسی و ئەوە توفەیل و ئەوە قەومەکەیەتی هاتن وا مسلمانە بن هەر هەمویان مسلمان بوون. با ئێمە ئاوا سەیری ئەوە بکەین کە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەروە بە هاکەزایی و بە ئاسانی ئەم دینەی نەگەیانەوەتە ئێمە با قوربانی ئێمەش بریتی بێ لەوەی خزمەتی دینەکەمان بکەین سڵاوات لەو پێغەمبەرە ئازیزە بدەین صلی الله عليه وسلم بەڕێز و حورمەتەوە ئەم دینە هەڵبگرین و بیگێرین بنەوەکانی داهاتوومان.